تر و جۆری چالاکیەکانی ئەو بۆنەیە ڕامێر عوسمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. ڕامێر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ڕامێر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتەی تۆش باش کاکزانە. چالاکیەکانی ساڵ ڕۆژی دامەزراندنی ڕادیۆی سونەت لە شاری سلێمانی چییە؟ بەڵێ ئەمڕۆ بڵێن شەشەم ساڵیادی دامەزراندنی ڕادیۆی سونەتە. دیارە ئەم ڕادیۆیە لە ماوەی کارکردنی خزمەتێکی زۆری کردووە بەتایبەت لە بواری ئاینیە. دیارە لەم ڕۆژدا لە ساڵیادی دامەزراندنی ڕادیۆکە لە هۆڵی بەخشین ئاهەنگێکیان ساز کردووە بۆ ئەو کەسانی کە لە بەرنامەکانە بەشداریان کردووە و هەروەها بۆ پێشکەشکار و یان ئەو کەسانی کە بڵێن هاوکاری بەرنامەکەیان کردووە بە هەر جۆرێک بێت لە کاتی دامەزرانی و تاوەکو ئێستا چ بە هاوکاری مادی بێت چ بە هاوکاری معنەوی بێت. دیارە لە ئێستاشدا خەڵاتی ڕێزلێنان بەم کەسانە دەدرێت کە هاوکاری ڕادیۆکەیان کردووە و هەروەها پێشکەشکاری بەرنامەکان و دیارە من مامۆستا شاخەوانم لەگەڵا مامۆستا شاخەوان سیامانسووری ئەو بەڕێوەبەری ڕادیۆکەیە. ئەمەیە چەند پرسیارێکی لێ بکەم سەبارەت بە دامەزرانی ڕادیۆکە و کارکردنیان لە ئێستادا کە بڵێن لە چ قۆناغێکدا مامۆستاگیان بەخێر مامۆستاگیان مادوو نەبن. کارکردنتان لە ڕادیۆی سونەت ئەمڕۆ پێما پێتان ناوەتە شەشەم ساڵی کارکردن، حوتەم ساڵە ببوورە. کار و چالاکیەکانتان چییە بێ ئەمڕۆ چیەکەن؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆخوای پەروەردگار. ڕادیۆی سونەت 6 ساڵی تێپەڕاند بە سەرکەوتووی توانی خزمەتی بیسەرانی بکات. ئەو کەسانی کە گوێبیستی ڕادیۆی سونەت بوونە شایەتی ئەومان بۆ دەن کە ڕادیۆی سونەت لە 6 ساڵی ڕابردوودا توانێتی کارێکی چاک بکات، ببێتە مامۆستایەکی ئاینی باش بۆ هەموو ماڵەکان، بۆ تەکسیەکان، بۆ دایرەکان، بۆ بەڕێزانێکی گوێبیست دێبن. دیارە ئێمە لە 6 ساڵی ڕابردووماندا سپاس بۆ خوای پەروەردگار توانیمان کۆمەڵەیە ئینجازاتی زۆر بکەین بێجگە لە پەخشی ڕادیۆکەمان کە بە زبانی کوردی و بە زبانی عەرەبیە و لە زۆری ناوچەکانی کوردستاندا وەرێگرێت. 24 سەعات ئێمە ڕادیۆکەمان پەخشەکە و لە سەتەلایتی شایە لە بەشی ڕادیۆی پەیامدایە. سپاسیانەکەین کە ئەو چاکەیان لەگەڵا کردین کە ڕادیۆکەمان لێوێ پەخشەکەن. لە 6 ساڵی ڕابردوودا ئێمە توانیومان الحەمدولیلا هەم مەودای پەخشی ڕادیۆ زیاد بکەین، هەم بەشی عەرەبی زیاد بکەین و هەم بیکەینە 24 کاتژمێر پەخشی ڕادیۆکەمان. ئومێدەوارین ئینشاءڵڵا لەمڕۆ بەدواوە. دیارە ئەمڕۆ ئەوڵمان داوە کە ئاهەنگێک بگێڕین بۆ ئەو مامۆستا بەڕێزانە، بۆ ئەو برا و خوشکە بەڕێزانەی کە لە 6 ساڵی ڕابردوودا خزمەتێکیان بە ڕادیۆی سونەت کردو بە جۆرێک لە جۆرەکان. ئەمڕۆ وەکو ڕێزلێنانێک وەکو پێزانینێک پێمان خۆش بوو لە نزیکەوە بیان بینین، سوپاسیان بکەین، دەستخۆشیان لێ بکەین، شادی ڕێزیان بینێ و داوایان لێ بکەین لە داهاتووشدا هاوکاری ئێمە بن. مامۆستا بەرنامەکانی ئێوە جگە لە بەرنامەی ئاینیەوەی کە مزان بەرنامەی کۆمەڵاتیشتان هەیە تا چەند ئێوە دەست ئێمە دیارە بەرنامەی کۆمەڵایەتیمان هەیە، بەرنامەی تەرفیهیمان هەیە، بەرنامەی پزیشکیمان هەیە لە ڕوانگەی شەریعەتی پیرۆزی ئیسلامەوە. هەر تایبەت نییە بە بوارێکی دینی سڕف. بوارەکانی تریش کە تەرفیهین و شتی شەرعی و چاکن ئێمە ئەو بوارانەشمان لە خۆ گردووە و ڕۆژانە پەخشەکەین لە ڕادیۆی سونەتەوە. ئەوەی کە من ئەمەوێ بیڵێم لێرەدا ئەو بەڕێزانی کە ڕادیۆی سونەتیان دامەزراند، ئەو خێرخوازانی کە هاوکاری ڕادیۆی سونەت بوونە لەم 6 ساڵی ڕابردوودا گرنگە لێرەوە سپاسیان بکەین، دەستخۆشیان لێ بکەین، دوعای خێران بۆکەین. خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی پاداشتیان باتەوە و ئەو بەڕێزانی کە لە داهاتووشدا هاوکاری ڕادیۆ بن بەڕاستی جێگای ڕێز و تەقدیری ئێمن. کاکزانە من ئەگەڕێمەوە لای بەڕێستان ئەگەر پرسیارێکتان نەبێت. بەڵێ ڕامێر عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بۆی زۆر سپاس بۆ زانیاریەکانت.